ستاندەر لەبارەی دەستپێشخەریەکی بەغدا بۆ چارەسەری کێشەی بنزین هۆشداری دەدا. ناکۆکی پارتی و یەکێتی پێدەنێتە قۆناغێکی نوێ، دوو دەستپێشخەری نوێژ ئاشکرا دەبن. یەکێتی لە بەغدا خۆی بۆ سیناریۆی جیاواز بۆ چارەسەرکردنی دۆسیەی بنزین ئامادە دەکات. ماوەی 3 ڕۆژە وەزیری نەوت دەستپێشخەری بۆ چارەسەری کێشەی بنزین و سوتەمەنی کوردستان کردووە، بەڵام تاوکو ئێستا حکوومەت یەرێم وەڵامی نەداوەتەوە. بەپێی زانیاری ستاندەر ژێر بەژێر وەزارەتی سامانە سروشتیەکان هەوڵی چڕ کردوتەوە بۆ ئەوەی بەغدا بڕی نەوتی تەرخانکراو زیاد بکات، بۆ ئەوەی پێشنیاری دابینکردنی بنزینی 450 دیناری سەر نەگرێت. عومەر پێنجوێنی پەرلەمانتاری کورد لە عێراق بە دووری زانی بڕی 50,000ەکە زیاد بکرێت. وتی بەغدا کێشەی شەفافیەتی لە داهاتی ئەمڕۆ هەیە و ئەمەش ڕێگرە لە بەردەم زیادکردنی. سەرچاوێکی ئاگادار بە ستاندەری ڕاگەیان ئەگەر بڕەکە زیادیش بکرێت کێشەی گرانی سوتەمەنی لە هەرێم چارەسەر نابێت، تەنها قازانجی کۆمپانیاکان زیاتر دەبێت. وتیشی ئەگەر حکوومەت ڕازگۆ بێ ئەم دەرفەتەی ئێستا دەخۆزێتەوە کە بەغدا هاتووەتە پێش، با پێچەوانەوە کێشەکە بەم دۆخەی ئێستا بێت گەورەتر دەبێت. شاری شەقامیش دەتوانێت ڕۆڵی زۆری هەبێ بۆ ناچارکردنی حکوومەت یەرێم بە قوبوڵکردنی ئەم دەستپێشخەریە. پارتی و یەکێتی بەردەوامن لە پێشکەشکردنی پرۆژە بە یەکتر و ڕەتکردنەوەی. بەپێی زانیاری میدیای پارتی لاانوێترین دەستپێشخەری پارتی دەستپێشخەری پۆستی جێگری سەرۆکی هەرێم یان جێگری سەرۆکی حکوومەتی بۆ قوبات تاڵەبانی کردووە بە دەسەڵاتی زۆرتر لە پێشوو، بەڵام پێشنیارەکە هەرزوو ڕەت کراوەتەوە. یەکێتی داوای کردووە پۆستی جێگری سەرۆکی حکوومەت هاوشێوەی سەرۆکی حکوومەت دەسەڵاتی هەبێت، ئەمەش لەلایەن پارتی ڕەت کراوەتەوە. هاوکات ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕاگەیان پێمان باشە پۆستی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لا دەرەوەی پارتی و یەکێتی بدرێتە دوو کەسایەتی، کە ئەمەش لەلایەن پارتی ڕەت کرایەوە. ئێستاش هەموو نێوەندگیرەکان شکستیان خواردووە و دۆخەکە لە سەقبەستووی تەواوەتیدایە، بەهۆی پەخستنی دامەزراوەکان ڕۆژ دوای ڕۆژیش پێگەی قەوارەی هەرێمی کوردستان لاواستر دەبێت. لا کاتێکدا لە هەرێم ڕۆژ دوای ڕۆژ قەیرانی بنزین خوڵ دەبێتەوە و نرخەکەی بەرزتر دەبێتەوە، ئەمڕۆ لە بەغدا شاندێکی باڵای یەکێتی کە پێکاتبوون لە خالید شوانی وەزیری داد لە حکوومەتی عێراق و هەرێم کەمال ئاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا، ئەحمەد موفتی بریکاری وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و بەڕێوەبەری پاڵاوگەی دووکان لەگەڵ وەزیری نەوتی عێراق کۆبوونەوە. ئەم هەنگاوە لە کاتێکدایە چاوەڕوان دەکرێت هەولێر پێشنیارەکەی بەغدا بۆ دابنکردنی بنزین بەرامبەر 50,000 بەرمیل نەوت ڕەت بکاتەوە. تاوکو ئێستا هەردوو لا شتێکی ئەوتۆیان لەبارەی ناوەڕۆکی دیدارەکە ئاشکرا نەکردووە، بەڵام ئەم جوڵەیە بەبێ بەشداری پارتی ئاماژەیەکی ڕووناکەیەکێتی بیر لە سیناریۆی دیکا بۆ چارەسەرکردنی قەیرانی بنزین دەکاتەوە، بەتایبەت کە ئەم 50,000ی بۆ پێویستی ناوخۆدابین دەکرێت هیچی نادرێتە پاڵاوگەکانی زۆنی سەوز. بەشداری نوێنەری پاڵاوگەی سلێمانی دەکرێت ئاماژە بێت بۆ خستنەڕووی وردەکاریەکانی پاڵاوتنی نەوت لە هەرێم.